خوادا تەماشاکە لە هەموو زۆر جارە ئەم ئایەتە ئەخوێنین قل ئینە سەڵاتی تەماشاکە نوێژ کە ئەنجامی ئەدەیت دوای نوێژ لە عیباداتە نوێژ لە گشتی گەورەترە ئەی لە بەخشینە وەنوسکی قوربانی بکەی بۆ خوا هیچ شتێک نییە لە قوربانی گەورەتر بێ ئیمانداران هیچ شتێک نییە لە قوربانی گەورەتر بێ زۆر گەورەیە یعنی ساڵی جارێ دێ و دەڕوا هەوڵدە لە دەستی خۆت نەدەی کەم تەرخەم نەبیتایە چونکە ئەو ڕۆژە لای خوا زۆر گەورەیە ئەو ڕۆژەیە کە خوێنی تیا ڕێژێ کە ڕۆژی قوربانیە تەماشا کە خوای گەورە فەرمێ بە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصلي نوێژ بکە ئەی محەممەد فصلي لربك نوێژ بکە پاشان چی بکە وەنحەڕ قوربانی بکە کەواتە ئەمە ئەمرە بە پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام تۆ ئەم ئەمرەی پێغەمبەر جێبەجێەکەی وەین ئیبراهیم جێبەجێەکەی ئەو قوربانی کە دەیکەی ئەبێ بزانی ئیمانداران لەم ڕۆژانە زۆر گەورەیە ئینسانی ئیماندار ئەو قوربانیە بە هەموویەوە لە ڕۆژی قیامەتدا شەفاعەتت بۆ دەکە خۆت ماڵت مناڵت مردووەکانت بێ بەش مەکە لەم ئەجرە گەورەیە هەر کەسێ قوربانی ئەکا با تووک لە گیانی خۆی نەکاتەوە هەندێک عولەما وتیانە واجبە لە یەکی ئەو دە ڕۆژەوە یەکشەمە ئەکا پێشی ئەوە تەراژ بکە ئەسڵ ئەوەیە ئینسانی ئیماندار کە ڕیشی نەتاشێ ئەسڵ ئەوەیە تووکی باقی خەینا سونەتە بەڵام مەبەستمانەوەیە ئەگەر نەتوانی هەندێک عولەما وتیانە مە سونەتە قوربانیەکە هەر دروستە وا تێنەگەن کە ئەمە نەکەی نابێ قوربانی بکەی غەڵەت تێنەگەن زۆر جار مسلمانان وا تێگەیشتون ئەگەر ئەمە نەکەن ئیتر قوربانیەکانیان دروست نییە نە مسلمانانی عەزیز دەتوانی قوربانی بکەی و ئەم سونەتەش جێبەجێ نەکەی لای جمهوری عولەما سونەتە لای ئیمامی ئەحمەد واجبە ئینسانێ بتوانێ خۆی بگری ئەم دە ڕۆژە ئەوە بۆ واجبە ئینسانێ نەتوانێ ئەوە جیاوازە ئیماندارانی خۆشەویست ئەو قوربانەی کەی دەیکەی توخوا شتێکە بەخشی بۆ خوا با نوقسان نەبێ چوار عیبی باتیان نەبێ زیاتر عیبەکان دیارە با لەڕ نەبێ با بتەو بێ با کێر نەبێ با شەن نەبێ تۆی بەخشیتە خوا شتێ ببەخشە خوا بێ نوقسان بێ کامڵ بێ لە قیامەتا چونکە ئەمە شایەتی بۆدا با نوقسان نەبێ چونکە نوقسانی وا دەکا ئەو قوربانیەت خوا پەناماندا قبوڵ نەبێ یان نەبێتن وەسێمیان شەوەیە خاڵی قوربانی ئیمانداران خوای گەورە نە گۆشتێوێ نەخوێنیوێ بەخوای چ کامی ناوێ کەواتە ئەوەی ئەوێ لە ئێمە ئەوێتی ببەخشین ئەوەیەتی کە بزان ئایا ئێمە دڵمان دێ دەستمان ئەچێتە ئەو پارە ئەو ماڵی کە هەمانە والله هەر ماڵێ بەخشینی تیا بێ زیادەکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ما ئەفەرمێ هیچ شتێک نییە کە سەدەقە بکەی چی بکە کەم بکە ئیلا زیاد بەس ئەگە سەدەقە و خێری لێ نەکرد بەخوا چەنێ زۆر بوو کەم دەکا لای تۆ زۆرە بەڵام کەمە لە دیوانی خوا کەمە یان لە دنیادا کەمە ئیماندارانی خۆشەویست ئینسان ئیماندار بزانێت هەر کەسێ بتوانێ قوربانی بکا و نەیکا هەر کەسێ بتوانێ قوربانی بکا یعنی هەبێتی و نەیکا و کەم تەرخەم بێ پێغەمبەری خوا فەرمیێ جێژێ بە ئەڵێ فەرمێ با جەژن نەیە بۆ نوێژی جەژن واتە جەژنی ئەو نییە قوربان جەژنی ئەو کەسانە نین کە قوربانی ناکەن و هەیانە ئیمانداران ویابن شتێک نییە ئەوە بەگەڵت بۆی عولەمایان و تویانە دروستشە ئینسانێک ئەگەر ئیشێکی باشی هەبوو ئەگەر معاشێکی هەبوو ئەگەر شتێکی هەبوو زانی دەیتوانی ئەتوانێ بیداتەوە دروستە خەرچی بۆ بکەی بەڵام قەرزار نەبێ کە هێتەوڕادە عولەمانە وتیانە گرنگە قوربانی ئەنی لەو حاڵەتەشدا ئیماندارانی خۆشەویست ئینسان ئیماندارە بێ بزانێ ئەو سەدەقەی دەیکا بە گوێرەی ئەندازەی سەدەقەکەی خوای گەورە پاداش لێداتەوە ئیتر چۆن ئەیکڕی ئایا بە زنی قەپان ئەیکڕی ئایا بۆ نمونە بۆ گۆترە ئەیکڕی چۆن ئەیکڕی گرنگەوەیە حەیوانێک بێ حەیوانەکەش یان بڕن بێ یان مەڕ بێ یان بزن بێ
یان مانگا و گوێرەکە بێ یان وشتر بێ زیاتر ئەو دوانە بچکەی لای ئێمە دەکرێت بەڵام لە ناو گشتیا کامنی باشە بەران چونکە ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەرانی کردو بەرانێکی قەڵە و جوان و پاشانش بە حتا هەوڵدە شاخشی هەبێ سنت وایە لە ناویە ئەگە ئەمە نەبوو قەینا دووەم قەیناوەکان سنوەت وایە هەموو ماڵێک سەرگەورەکەی بیکە ئەسڵ ئەوەیە هەموو ماڵێ سەرگەورەکەی بیکە بۆ خۆی هەموو ماڵی ئیمانداران حیوانێ بۆ نەفەرێ نییە حیوانێ بۆ ماڵێکە خوام کردە 1000 نەفەرە لەژێر دەستی توایە حیوان چی کاتێ یەکێکە ئەوە لە حەجە ئیمانداران هەر کەسێ بۆ خۆی یەک حیوانە کوژێتەوە بەڵام لە ماڵە و بێژگە لە حەج هەر کەسێ دەتوانێت حیوانێک بۆ نمونە کەچی سرە بڕێ بۆ خۆی و ماڵ و مناڵی ئەگە کورتێ ئەگە کچتەیە ئەگە کوڕ و کچەکەت باش ژنیان هاورد بێ ئەگە سفرەتان یەک سفرەیە بەخەڵتان یەک بەخەڵە دەتوانن یەک دانە بکەن بۆ خۆت و کوڕ و کچەکانتش عولەمایان فەرموویان بەڵام بەمەرجێ هەمووی لەژێر یەک سەقفا بێ نانیان یەک نان بێ و پارەیان یەک پارە بێ ئیمانداران یەڵە دەتوانین ئەی باشە کوڕ و کچەکانم ئەگەر دوور کەوتنەوە و لە ماڵی من نین ڕۆیشتون من دەتوانم بۆی بکەم نا با خۆی بیکە ئەوە ماڵێکی سربەخۆیە بەس ئەوەی کە لەگەڵ توایە دەتوانی بیکەی مردووەکانتان لە فکر نەچێ ئیمانداران بۆ خۆتان و زوندوەکان و پاشانش بڵێ بۆ مردووەکانم ئەی مردوو بۆی دەڕوا ئیماندارانە گە وەسیەتی کردبێ دەڕوا گە وەسیەتی نەکردبێ شەریکی کەرەوە لەگەڵ خۆتا شەریکی کەرەوە باوانش بێ بەش منە بن لەو خێرە لەو بەرەکەتە چونکە خێر و بەرەکەتی گەورەیە ئینسانی مسلمان دەتوانێت ئەمانە ئەنجام بدا ئەتوانی شێوازی دابەشکردن سێ بەشە بەشێکی هەڵگرە بەشێکی بۆ قەوم و خزمان و بەشێکی بۆ دراوسێ و غەریبان ئەتوانی بیکەیتە دوو بەش کەیفی خۆتە ئەتوانی بیکەیتە سێ بەش لە سونەتە هاتووەم دوانە وتراوە